بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەرنمەیەکی تری گفتوگۆدا بە ئێوەی بەڕێزی و خۆشەویست گەشتینەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر هێزی لۆژیک و لۆژیکی هێز بکەین. دەپرسین ئایا لە کوردستان ئەم دوو هێزە یاخود ئەم دوالیزمەیە شان بەشانی یەکتری و هاوتەری بدەڕۆن؟ هێزی لۆژیک کامەیە لە کوردستان یاخود لۆژیکی هێز کامەیە؟ لۆژیکی هێز زۆر جار کێشەکان یەکلا ئاکاتەوە، بەڵام ئەمە لە قۆناغی دیاریکراوی مێژووی دابووە. لەوانەیە بەشێک لە خەڵکی ئەو پرسیارە بکەن تەواوی ئەو هێزە سیاسیانەی باز لە خەباتی مەدەنی و دیموکراسیەکەن و ئەیانەوێت لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە هەڵبژاردنەکان کێبڕکەی هەڵبژاردنەکان و ڕکابەری هێزە سیاسیەکانی بەرامبەریان بکەین زیاتر خاوەنی هێزی لۆژیکن یاخود بڕوایان بە خەباتی مەدەنی و دیموکراسی هەیە و ئەو هێزە سیاسیانەشی کە خاوەنی دەسەڵاتی سیاسین لۆژیکی هێزیانەیە. بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا بەشێکی زۆر لە دەرەنجامی هەڵبژاردنەکانی دوانزەی ئایاری ڕابردوو لە عێراقا بە تایبەتی و هەروەها لە هەرێمی کوردستانە بە نەتیجەکەی خۆیەوە ڕاگەیەنرا. ئایا ئەمە لۆژیکی هێز یەکلای کردەوە یاخود هەژماری هێز کرا لەلایەن هێزە ناوخۆیەکان و تەنانەت هاوکاری هێزی ئیقلیمی و نێودەوڵەتیشەوە یاخود ئەمە دەرەنجامێکی تەواو بوو؟ دەپرسین ئایا پیشاندانی ئێو هێزە سیاسیانەی لە هەرێمی کوردستان بە بەرچاوی ڕای گشتی و خەڵکەوە تا چەند ئەمە بۆ تۆکمەکردنی بازووی هێزی هەرێمی کوردستانە لە بەرامبەر نەیارەکانی یاخود ترسانی هێزە ناوخۆیەکان یاخود جۆرێکە لە شەڕی دەرونی و سایکۆلۆژی. ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکی بەرنامەی گفتوگۆمانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاکشوان هەورامی نووسەر، دکتۆر ئیسماعیل بەرزنجی توێژەری ڕەخنەیی بەخێربێن بۆ ستۆدیۆی بەرنامەی گفتوگۆ. کاکشوان، لۆژیکی هێز چییە و هێزی لۆژیک چییە لە هەرێمی کوردستان؟ ئایا ئەکرێ ئەم دوانە ئێمە پێکەوە قسەیان لەسەر بکەین؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، ئێمە سەرەتا پێویستە بگەڕێنەوە بۆ پێناسەی ئەم زاراوەیە. لەوانەیە هێزی لۆژیک و لۆژیکی هێز قوة المنطق ومنطق القوة ئەمە ینی لە سەرەتایە وەکو زاراوەیەکی ئەدەبی دەرکەوێ، بەڵام ئێمە کاتێک دێین لە گۆڕەپانی سیاسیە ئەم زاراوەیە بەکارەهێنین واتە ئەمە ئەبێتە پێوەرێکی سیاسی تا چه ئاستێک و تا چه ڕادەیەک ئەو کۆمەڵگەیەی کە خاوەنی هێزی لۆژیکە یا خاوەنی لۆژیکی هێزە تا چه ڕادەیەک ینی هەڵس و کەوتەکان و پێوەرە سیاسیەکانی تیا هەڵەسەنجێنرێ. هێزی لۆژیک ینی لە وەکو مستەلاحێکی سیاسی وەکو زاراوەیەکی سیاسی بەو بەسەر ئەو هێز و وڵات و کۆمەڵگایانایە ینی جێبەجێیەکرێ و ئەسەپێنرێ کە ئەم کۆمەڵگایانە دەستوری بن، قانونمەند بن، بە پێی پێوەرە دیموکراتیەکان بەڕێوە ببرێن، واتە هێزەکان و هێزی یاسایی و ڕاپەڕاندن و دادوەری و شەفافیەتی بڵین دارایی و هێزەکان نیشتیمانی بن، ینی وەکەڵێ تابعی دەستور بن. ئەمە ینی هێزی لۆژیک یعنی قانونمەندی، یعنی دەستکردنی دەسەڵات ینی بە شێوەیەکی زۆر ئاسان وەکو ئەو حاڵەتانی کە ئێمە لە ئەوروپا ئەیبینین. واتە حیزب لە چوارچێوەی یاسایە کارەکە. حیزب خاوەنی میلیشیان نییە، حیزب خاوەنی کۆمپانیای بازرگانی نییە کە کۆنتڕۆڵی بازار بکە. حیزب بەرنامەی پێیە و بە پێی ئەو بەرنامەیە ئەڵێ من بە پێی ئەم بەرنامەیە و بە پێی ئەم کارنامەیە کە هەمە لە هەڵبژاردنە ئەگەر دەنگم پێ بدەن من ئەم بەرنامەیە جێبەجێیەکەم و ئاوا خۆشبەخت و کامەرانتانەکەم، نەک ئەوەی کە
ئەگەر لە انتخاباتیشە بکەوێ کەس نەتوانێت لای ببە بەداخەوە ئێمە ینی برادرێک کە ینی زۆر مەشهورە لە کوردستانە و دیعای دیموکراسیەتەکە و بانگەشە بۆ دیموکراسیەت و مەدەنیەت و علمانیەت و مافی مرۆڤ و ئەم شتانەکە زۆر بە ڕاشکاوی ئەڵێ ئێمە گەر یەک کورسی ژبێنین کەس ناتوانێت لە دەسەڵات لامان ببە ئەمە نیشانە چیە نیشانەیەوەی هێزە ئەمە لۆژیکی هێزە یعنی چی لە هەر کۆمەڵگەیەکە کە لۆژی بە لۆژیکی هێز یعنی مامەڵە کرا لەگەڵ کۆمەلگا دیکتاتۆریەت بەرهەمەهێنرێ ناشەفافیت بەرهەمەهێنرێ ئەم حاڵەتە بەرهەمەهێنرێ کە ئێمە لە کوردستانە ئەیبینین بەڵێ دوایی دێمە سەر ئەو تەوەرانەش دکتۆر ئیسماعیل تۆ وەکو توێژەرێکی ڕەخنەیی کە کاتێک قسە لەسەر لۆژیکی هێزیە هێزی لۆژیکە کرێ لە سیاست و بەڕێوەبردنە ئەگەر بکرێانی بۆ بینەران لەوانێ بینەرە ئێستا سەیری بەرنامەکەی ئێمە کە تا ڕادێک هەر وشەکە کە لۆژیک و عەرەبیەکەی مانتیقا تا ڕادێک ئاڵۆز بێ لای ئەگەر ڕوونتری بکەیتەوە لۆژیک چییە لە هێزاوە هێز چییە لە لۆژیکە وڵا بە ناوی خۆی گەورە و میهرەبان بێگومان لۆژیک ئەگەر ئێمە بمانەوێ سادە و ئاسانی کەینەوە بۆ خەڵک یاخود منطق چییە منطق بریتیە لە بەریەککەوتنی قوانینی سروشتی لەگەڵ خیبرەی ئینسان ئیدراکی ئینسان بۆ قوانینی طبیعی یاخود ئێمە چۆن هەست بە ژیان ئەەکەین هەست بە سروشت ئەەکەین ئەوە بێ بە لۆژیک ئەبێتە داڕێژەری کۆمەڵێک پرەنسیپ و بیر و باوەڕ و بیر و بۆچوونی ئێمە بەرامبەر بە ژیان و بە هەڵسو کەوتکردن بۆیە سلوکی ئینسان دائما مثلا ئەڵێن فلان شت منطقیە لە ڕووی منطقەوە شتێکی گونجاوە واتە ئەو ئیشەی کە تۆ ئەیکەی یاخود ئەو قسەی کە تۆ ئەیکەی لەگەڵ قانونە سروشتیەکەیە کە هەیە ئەگونجێ پێچەوانە نییە دژ نییە کەواتە گونجاندنی هەڵسوکەوت سلوکی ئینسان قسە کە بریتێ لە قسە و لە هەڵسوکەوتی عەمەلی لەگەڵ واقعی ژیانە ئەو بریتێ لە منطق بریتێ لە لۆژیک اینجا هەمیشە دوور لە فشار بەڵێ بێگومان یعنی پێویستە ئینسان بە مەحزی ئیرادەی خۆی قەناعەتی بەوە هەبێ کە ئەم بەو شێوەیە لە ژیان تێگەیشتەوە ئەوە هەڵسوکەوت دەکا اینجا بۆ جیاوازیکردن لە نێوان ئەو دوو چەمکەیە من پێم خۆشە ئیزافەیەک بۆ قسەکانی کاکشوان منطقی قووەتی منطق یاخود بڵین هێزی ئەو تێگەیشتنەی ئینسان بۆ ژیان شتێکی چەسپا و دایمێ لە لای ئینسان بەڵام منطقی قووەت شتێکی زائلە شتێکی ئانیە لە هەندێ شوێنی تایبەتە لە هەندێ سەردەما لە هەندێک کاتە پێویستە تۆ منطقی قووەت بەکاربێنی واتە لۆژیکی هێز بەکاربێنی بەڵام بۆ کاتێک و شوێنێک و سنوورێکی دیاری کراو بەڵام ئەوەی کە لۆژیکی کە هێزی لۆژیکە بەردەوامە لە ژیانی ئینسانە ئێمە ئەبێ بەردەوام ژیانمان ئابە و شێوەیە بڕوە بەڵام هەندێک جار پێویستە ئەوەش بەکاربێنین کەواتە ئەوەش هەر خۆی لە لۆژیکە ئەم دوالیزمەیە هاوتەری بن بە یەک بڕۆن یعنی دوالیزمەی لۆژیک و هێز ئەکرێ یعنی بە هاوسەنجی پێکەوە بڕۆن یاخود شانشانی تەواوکاری یەکترین یعنی قوەتی منطق بەردەوام وجودی هەیە بەڵام هێز وەکوتم هەندێک جار تەداخل ئەکا کە پێویست بێ دکتۆر پێدوانی ینی زیاتر ئیشکالەکە لە مۆزوعی چۆنەڵی تەوفیقکردنە لە بینی ئەو دوانێ بێگومان ئەو قورسەکە لەوە یعنی ئەو وەڵامە قورسەکە لەوە دەسەکەوێ ئایا ئەمەی توێڵی بە زمانی ئەکادیمیەک و یاخود ڕەخنەگرێکی ئەدەبیە ڕەخنەگرێکی گشتی تۆ ئەم قسەی ئەەکەی بەڵام ئەمە چۆن ڕێک ئەخریانی ئەو پێوەرانە کامەن بۆ لۆژیک و پێوەرەکانی هێز کامەنن کە ئەمانە لە یەک ئەدرێن هێز ئەبێتە پارێزەری لۆژیکە ئێمە قسە لەسەر بوونمە لەسەر هەڵبژاردن سندوقەکانی دەنگدان پرۆسەی دیموکراسی خەباتی مەدەنی قسە لەسەر ئەمانەکەین یعنی ئەم دوانە چۆن تەوفیق لە بینیان ناکرێت خۆی وەکوتم حاڵەتە نۆرمەلەکە ئەوەیە کە لۆژیک وەکو خۆی بڕوە یعنی ژیان دوور لە فشار دوور لە مزایقاتی یەکتری هەر کەسەوە بە یەکتر قوبولکردن جا لۆژیکی هێزی لۆژیک چیمان بەسەر ئاستە پێێنێ ئەوەی کە ئێمە یەکتری قوبول بکەین چونکە ژیان ئەوەمان پێڵە کە ئێمە ناتوانین هیچ کاممان بە تەنیا بژین ئیدراکی ئینسان بۆ ژیان ئەوەیە کە ئێمە هەمومان ئەبێت تەواوکەری یەکتری بین لەسەر ئەم گۆی زەوی ئەگەر بە یەکەوە نەژین ئەوە ژیانی خۆشمان و زەویش ئەخینە خەتەرەوە کەواتە لێرەوەەوە دەست پێیەکە کە پێویستە ئێمە بەو لۆژیکە هەڵسوکەوت بکەین لە ژیانە کە پێویستە هەڵسوکەوتی پێ بکەین بەڵام لە هەندێک سەردەما بینی ومانە مەسەلەن لۆژیکی هێز زاڵ کراوە ئەو لەلایەن ئەو کۆمەلگانە زانانەی کە خۆشیان و خەڵکیشیان بە فتارەت و بە دەردا بردووە یاخود هەندێک لەو بیر و باوەڕ و ئایدۆلۆژیا تەسک بینانەی کە لە هەندێک سەردەمی ژیانە واقعی قووەتیان ساڵ کردو بەسەر لۆژیکە ئەوە ئەبینین خۆشیان و خەڵکییان خستەتە مەترسیەوە و ئەمانە زائل بوون طبعا لە سەردەمێکی دیاری کراوە ینی هەمیشە
بۆ قسەکەی جەنابیشت کە ئایا کامیان سەرکەوتوترە لە ژیانە بێگومان هەمیشە لۆژیک سەرکەوتوترە لە ژیانە لەبەرەوەی ستاتیزیتێکی هەیە لەبەرەوەی بەردەوامی هەیە لە ژیانە یعنی منطقی قووا بۆ سەردەمێکی دیاریکراوە ئەو کەسانی کە بەکاری ئێهێنن لەوانەیە هەتا حاڵەتێک بتوانن لەگەڵ یا بڕۆن دوایی خۆشیان و خەڵکیش طبعا لەناوە بن. بەڵێ کاکشوان مادام وەکو دکتۆرە لە یعنی هەمیشە لۆژیک زاڵتر بووە کەواتە هەر ئیفرات و تەفریتێک لە هێزا بکرێت بۆ خۆی هاوسەنگی لۆژیکی شتێکەیەت. بێگومان ینی ئێمە کاتێک کە ینی پێکهاتەکانی بەڕێوەبردننی کۆمەڵگەیەک ینی کۆمەڵگەیەک کە ئەوێ ژیان بکە ژیان بەردەوام بکە پێویستی بە هێز هەیە پێویستی بە اقتصاد هەیە پێویستی بە بەڕێوەبردننی ژیان هەیە پێویستی بە قانونمەندی هەیە پێویستی بە هەموو ئەمانە هەیە بەڵام ئەمانە ئەگەر هێزی لۆژیک ئەمانە ڕێک بخە ئەوە ژیان پڕیە بێ لە کامەرانی و هەمووان ینی بە ئاسوودەیی ئەژین بەڵام بە پێچەوانەوە ئەگەر لۆژیکی هێز ئەم مفرەدانە ئەم کۆ بکاتەوە دیارە بەو شێوەیان کۆکاتەوە کە دیکتاتۆریەتە خۆڵقێنێ ناشەفافیەتە خۆڵقێنە لە مجتەمەعەکانە و مافی هاوڵاتی بوون پێشێل ئەکرێ و زیاتر یعنی ئەو دەسەڵاتەی کە بەرهەمە هێنرێ ئەوێ مامەڵەی کۆیلانە لەگەڵ کۆمەڵگەکەیە بکە ینی ئەمە هێڵی نێوان لۆژیکی هێز و هێزی لۆژیک لە یەک جیا کاتەوە ینی ئێمە ئەو مفرەدانەی کە هەن بۆ بەڕێوەبردننی ژیان پێویستە بە هێزی لۆژیک بەڕێوە بچن و ئەگەر پێچەوانەکەی بێت ژیان تاڵە بێ و ژیان بەو شێوەی لێدێکە ئێمە بەتایبەت لە ئێستا لەم منتیقەیە ئێمە ینی ئەیبینین کۆمەڵێک سیستمی دیکتاتۆری تۆتالیتاری و زۆر دڵڕق بەرامبەر بە میلەتان ینی بەرهەم هاتوون دوجار ژیانیان گۆڕیەوە بە جۆرێک لە دۆزە. کاکشوان ئێمەگە سیاست و بەڕێوەبرن بخینە نێوان دوو کەوانەوە یعنی ئەمە تەواوی ئەم دووزاراوەیە هەر لەما بەکارە یاخود ئەمە بۆ هەموو کایە و پێکە چۆنەڵی ئەو هەموو ئەو ڕایاڵانەیە کە ژیان دروستەکات. ئێمە لە سەرەتای عەرزم کردی کە ئێمە کە کاتێ هێزی لۆژیک و لۆژیکی هێز ئەهێنین بۆ ناو گۆڕەپانی سیاست ئێمە ئێستا باسی سیاست ئەەکەین وئیلا ینی لە هەموو دیاردەیەکی ئینسانیە لە هەموو قۆناغێکی ژیانە و لە هەموو شێوازێکی ژیانە چ لە ئەدەبا بێت چ لە اقتصادا بێت چ لە سیاسەتا بێت چ لە بواری کۆمەڵایەتیە بێت چ لە بواری میدیاییە بێت یعنی بۆ هەریەکەیان پێناسەی تایبەتی خۆی هەیە خۆی ئێستا ئێمە بۆ نمونە لە میدیایە ئەگەر میدیایەک بە لۆژیکی هێز بەڕێوە بچێ چاواشەکاریەکە بەڵام بە پێچەوانەوە ئەگەر بە هێزی لۆژیک کار بکە بێگومان شەفافیەتێک بە ژیانە بەخشێ گوتارەکەی ڕنگدانەوەی گوتارەکەی ڕنگدانەوەیەکی ئەو زاراوەیە کە بەکاریهێنێ. بەڵێ دکتۆر ئیسماعیل کاکشوان وتی کە ئێمە ئێستا باسی سیاسەتەکەین بێگومان کە باسی سیاسەتی شتکر یەکسەر خەباتی مەدەنی و پرۆسەی دەنگدان و سندوقەکانی هەڵبژاردن و دیموکراسیەت و ئەمانە یعنی ئەم جۆرە زاراوانە دێتەکایەوە لە نێوان لۆژیکا کە خۆتیش باسی ئەوەت کردوتت لۆژیک زاڵترە لە ناو هێزە تا چەند ئەم زاراوانە ئەم پێدراوە جیاوازانە لە ڕووی کردەیشەوە لە هەرێمی کوردستان لە نێوان چۆنەڵی بەرداشی هێزا مامەڵی پێوەکە یاخود خۆ ئەکرێمە هەر بۆ عێراقش ئێمە بەکاربێ نەبینی لە هەڵبژاردنەکانی 1250 بوون ڕێکەوتن ئەکرێ لە نێوان پێکە هێزە سیاسیە گەورەکانی عێراقاوە نێزەکان لەگەڵ هێزە کوردیەکانە و دوجار دەرەنجامی هەڵبژاردنەکان بەو شێوەیە بێکە کۆمسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکان دەڵێ یعنی بە کورتەکەی
جۆرێک لە نەزاهات و پاکێتی پێدا تا چەند ئەمە هێز کاریگەری وەفشاریە لەسەری ئێوەکو توێژەرێکی ئەکادمی و ڕەخنەی کە چاودێری ئەو دۆخەتان کرد بێگومانەوە هەمومان ئەزانین یعنی لەوانەیە خەڵکی ئاسایش زۆر بە ئاسانی هەست بەوە بکە کە ئەم حاڵەتەی کە لە کوردستان و لە عێراق و بە شێوەی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وجودی هەیە یعنی کۆمەڵێک هێزی ناوخۆیی و دەرەکی هەیە کەەوە معادلەکان ئەخڵقێن هاوکێشەکان ئەخڵقێن و هەر ئەوانیش بە پێی هێز و قووەتی خۆیان یەکلاییەکەنەوە ئێمە کاتێک کە سەیری مەسەلەن چەمکەکانی وەکو دیموکراسیەت و مافی مرۆڤ و ئەو چەمکە بەڕاقانەکەین کە لە غەربەوە هاور دەکراون بۆ ناو کۆمەلگای ئێمە هەمیشە دووفاقیەک ئەبینین تایەنە لە منشەی خۆیان لە جێوپێگەی خۆیان چەمکێکە مەفهومێکە بە شێوەیەک جێبەجێکرێ کە هێتە لای ئێمە بە شێوەیەکی تر جێبەجێکرێ تۆر سەیری دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکا بکە ئەگەر لە ناوخۆیان سەیری ئەمریکا بکەیە بینی کۆمەڵک چەمکی جوان و کۆمەڵک بەها هەیە لە ناوخۆیان ڕەنگی داوەتەوە و قووەتی منطقش وەکاریشی پێەکە بەڵێ قووەتی منطق لەوێ ئیش ئەکاتایە بەڵام کاتێک کە ئەمە یەتە دەرەوە ئەبینین ئەمریکا سەرتاپای ئەبێ بە عنتەریات لە دنیاە یعنی هەر ئێستا سیر کە بە تایبەتی لەم ماوەیە کە مەسەلەن ترامپ هاتوۆتە سەر حکم و نەهجێکی تایبەتی هەیە لە سیاستکردن لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بە تایبەتی ئەبینین ئەمریکا کۆمەڵک هەڵسوکەوت ئەکا کە بە تەواوەتی پێگەی وڵاتانی هەر پێگەی ئومەی متحیدەشی لاواز کردووە جاران ئەمریکا چوو لە ئومەی متحیدە پرۆژەی تەقدیم ئەکرد بۆ ئەوەی دژایەتی وڵاتێک بکە بۆی حیساری بەسەرا بسەپێنێ و ئەوەی شەڕی لەگەڵا بکە بەڵام ئێستا هەر نەتەوەی گرتوەکانی خستۆتە ئەولاوە بە جارێک یعنی دەستی داوەتە بەکارهێنانی کۆمەڵک یعنی ئەوەی کاڵێ منطقی قووەت لەبەرەوەی خۆی بە یەکەم قووەتی دنیا ئەزانینەوە بۆ ناوخۆی خۆمان تا چەند یعنی ئەم هێزی لۆژیکە لە نێوان بەرداشی هێزەکاندا ئەهاڕێت ئەوە بێگومان ئەها ڕێجا ئەوە ئینعیکاساتی هەیە تەسیراتی سەلبی هەیە لەسەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە بۆ ئەوی خۆمان نەخەڵەتێنین وابزانین ئەو چەمکانە کە هاوردەی ئەەکەین بۆ ئێرە بە تەواوەتی هەر بەکارهێنانی چەمکەکە خۆی هەموو شتێکە نا ئەو چەمکێکی جوانەکە ئەیهێنین بەڵامە بینین لێرەیە ئەکرێ بە بووکەڵەیەک ئەتاشرێ بە بەری ئەو هێزانەیە کە هێزیان بەهێسترە یعنی تەنانەت دیموکراسی بێگومان دیموکراسیت هەموو کەس دەزانێت دیموکراسیت ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێوەکو ئەوی کە هەیە یعنی نیظامێکی گونجاوە بۆ ئەم سەردەمە بۆ حکومکردن بەڵام ئایا ئەو دیموکراسیەتە لە لای ئێمە ئاوا جێبەجێکرێ بەو قووەتی منطقە جێبەجێکرێ کە لەسەری دروست بووە نە ئەوە منطقی قووەتە لێرە ئەی دوورێ بە باڵای خۆیە و دەستور کە ئیتیفاقێکی کۆمەڵایەتیە لە بینی پێکهاتەکان و دەسەڵاتە بۆ بەڕێوەبردننی وڵات دەبینین لێرە دەستورە بەڕێوەبەری کەسێکە یاسا بەڕێوەبەری کەسێکە خەڵگەسێتە پشتی یاساوە خەڵگەسێتە پشتی منطق و لۆژیکەوە زۆرترین ئەم زاراوانە بەکارێنە ئەمە بۆم بە کیاشکردن و شاردنەوەی ئەو دۆخەیە کە ئەم هێزانە بۆ خۆیان خڵقانیان من بۆ ئەوەیە جینایەگەمە لە ڕووی واقعیەوە سیر بکەین ئایا ئەو هێزانە تا چەندێک توانیوان ئەو چەمکانی کە ئیدعای ئەەکەن جێبەجێ بکەن تا چەندێ ئەوانەی کە داوای مافی مرۆڤەکەن مافی مرۆڤ ئەپارێزن ڕۆژنامەنووس ناکوژن فلان ناگرن فیسار دەرناکەن لە وەزیفەی فلان کەس نان بڕاو ناکەن یعنی ئەم هێزانە تا چەندێک ئەو دیموکراسیەتی کە ئیدعای ئەەکەن قبوڵیانە بۆ تا ئێستا کورسی دەسەڵاتیان مەسەلەن تەسلیمیەکێکی تر نەکردووە ئایا ئەو دەنگدانە کە بڕبڕی پشتی دیموکراسیەتە لە هەموو وڵاتانە دەنگدانەکەش لێرە جارێکی تر شێوێنراوە و خەڵکانێک هەیە بە لولەی تفەنگ ئەیبەن بەڕێوە و ئەیکەن بە کاڵایەک و بەبەری خۆیان ئەیدورن یعنی وەکو وتم ئەو چەمکانە چەمکی جوانن لە ئەسڵا بەڵام ئایا جێبەجێکردنیان لە واقعاتی لێ بەسەر دێکی لێ گوزارێت بەڵێ سپاس دکتۆر کاکشوان لە هەرێمی کوردستان ئەگەر تۆ وەکو نووسەرێک بە شێوەیەکی بابەتی یعنی قسە لەسەر ئەوە بکەیت تا چەند یعنی هێزی لۆژیک لە پاشەکشەدا ئێمە دوای زیاد لە 27 ساڵ حکمی خۆڕێبەریمانەیە لە کوردستانە و بە شێوەیەک لە شێوەکان یعنی ئێمە ڕاپەڕینمان کرد و بەهێز توانیمان خۆمان بسەلمێنین پەرلەمان و حکوومەت دروست بکرێ دام و دەستگا و دامەزراوە دیموکراسیەکانەوەی کە ئەوترێ دیموکراسی و بەکارێنێ لە خزمەتی پرۆسی دیموکراسیە ئەمانە دامەزرانایی تا چەند ئەمانە پێشبەچوونیان بەخۆیان بینی و ئایا ئەمانە لە پێشچوونان یاخود هەست بە پاشەکشە ئەکرێتیانە و زیاتر لۆژیکی هێز جێگەیانەگرێت ئێمە ینی بۆ ئەوەی کە ینی پێناسەیەکی ئەو مەوزوع بکەین و باش ینی شرۆڤەی بکەین پێویستمان بەوە هەیە کە یەکەم سیر بکەین ئایا مۆدیلی حیزبەکانی ئێمە چه مۆدیلێکن لە خۆر ئاوایە وڵاتانی ئەوروپا و
خۆر ئاوا بە گشتی حیزب کەوتوتە دوای دەوڵەت، یعنی حیزب دوای دەوڵەت چەسپاندنی پایەکانی دەوڵەت دامەزرێ لە ناو دەوڵەتە لە دایکە بێ. بەڵێ لە دوای ئەوەی کە پایەکانی دەوڵەت ینی ئەسەپێنرێ کە بریتیە لەوەی کە دەسەڵاتەکان لێکجیان و دەسەڵاتەکان ینی مافی یەکسانیان هەیە لە بینی خۆیانە و شەفافیەت هەیە و قانونمەندی هەیە، دەستور سەروەرە. لەو کاتە حیزب دێت بە پێی دەستور هەڵسو کەوتەکە. بەڵام مۆدێلی حیزبەکانی ئێمە بەداخەوە ینی و کەسیشی لێ دەرناکەم لەم مەوزوعە. مۆدێلی حیزبەکانی ئێمە حیزبە خۆرهەڵاتیەکان زیاتر نزیکن لە مۆدێلی کۆمۆنیستیەوە، یعنی بە شەرعیەتی شۆڕژگێڕی دێن، خۆیان جێگەی حیزبەکەی پێشوو سیستمەکەی پێشووە گرنەوە کە کاتێ دێن ممارەسەی دەسەڵاتەکەن هەمان ممارەسەی دەسەڵاتەکەن کە سیستمی پێش خۆیان کردیان. هەمان تایپ و مۆدێلی ڕابردوو دووبارەکەنەوە. بۆیە خەڵک هەمیشە ینی وەکەڵێ ئاواتە خوازێ بە سیستمی پێشووتر، ینی ئەڵێ ئەم سیستەمە هات ینی وەکەڵێ خراپتری کرد. کاکشوان لێرا ڕادگرم ببوور، ینی ئەم خەوشە لەکوایە، ینی بۆ وایە هەمیشە هێزێکی سیاسی جاری وایە هەر لە ناو حیزبە سیاسیەکانیشا حیزبێکی نوێ لە دایکە بێت لە حیزبێکی کە جیا بێتەوە قسە لەسەرەوە کە ئەم هێزە دیموکراسی نییە و شەفافیەت نییە و بڕیارەکانی بڕیاری تاگلایەنە و بڕیاری تاگڕەویە، بەڵام دواتر ئەم مۆدێلە دووبارە بێت، ینی خەوشەکە بۆ خۆی. ئێمە لە هەرێمی کوردستان بۆی زیاتر سادەی بکەینەوە. ئێمە لە دوای ساڵی 92 کە هەڵبژاردنمان کرد بڕیار وابوو هێزی پێشمەرگەی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان بێ، هەموو ینی هێزێک بێ تابعی حکوومەت بێ، تابعی پەرلەمان و حکوومەت بێ. بەڵام ئێمە بینیمان لە ماوەی 27 ساڵی ڕابردووە هەتاکو ئێستا ئەم هێزە دوو هێزی ینی ئەم وڵاتە ڕێگەیان نەداوە ئەم هێزە ببێتە هێزێکی نیشتیمانی. من لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ برایانی پێشمەرگەوە بۆ قوربانیدانیان و بۆ خەباتیان، بەڵام بەڕاستی دوو حیزبی سیاسی ڕێگەیان نەداوە ئەم هێزە ببێتە هێزێکی نیشتیمانی، یعنی تابعی حکوومەتی هەرێمی کوردستان بێ، حکوومەتی هەرێمی کوردستان بیان جوڵێنێ، حکوومەتی هەرێمی کوردستان پلۆپۆستیان بەرزکاتەوە. هەتاکو ئێستەش ینی ئەمانە ینی مامەڵەی میلیشیاییان لەگەڵا ئەکرێ. دوو ئاسایشت هەیە، دوو هێزی پێشمەرگەت هەیە، دوو حکوومەتت هەیە، دوو دادگات هەیە، ینی لەم وڵاتەی ئێمە مدیرێکی مەکتەبت هەیە جێگرەکەی بەسەلەن لە حیزبەکەی ترە. ینی گرفتەکە ئەوەیە پایەکانی ئەم دوو هێزە سیاسی ڕێگەیان نەداوە پایەکانی دەوڵەتداری لە وڵاتی ئێمە بچەسپێت. کەواتە هێزی لۆژیک لە پاشەکشایە بێگومان، ینی چۆن لە پاشەکشانیە لەم ڕۆژانە حیزبێکی سیاسی دێت مانۆڕی سەربازیەکە، یعنی بە میلیشیەکانی خۆی مانۆڕی سەربازیەکە. یعنی بۆچی بۆ ئەم هێزە پیشانی چی دەدرێت؟ بێگومان ئەمە پەیامێکە ئینێرێ کە ئەڵێ دیارە هەر کەسێ لەم هەرێمی کوردستانە هێزی نەبوو هەرچەنە هێزی لۆژیکی بەهێز بێت ناتوانێت کیانی خۆی بپارێزیت، ناتوانێت پارێزگاری لە دەنگەکانی بکە. ئەمە ئەو پەیامەمان پێ. دکتۆر ئیسماعیل خەریکە یعنی بەرەو ئەوە ڕات، یعنی ئەو هێزانەی کە زیاتر هێزی لۆژیکن و هەروە بازە خەباتی مەدەنی و دیموکراسیەتەکەن و زۆر دڵیان بە سندوقەکانی دەنگدان خۆشە، ئەو هێزانن کە لە نێوان دوو کەوانە پیانوتە هێزی ئۆپۆسیۆن تا ڕادێک ئێسەم زاراوای خەریکە کاڵی شەبێتەوە. بەڵام هێزە ئۆپۆسیۆنەوە ئەوانش کە خاوەنی لۆژیکی هێزن هێزە دەسەڵاتدارەکان بە بڕوای تۆ ئەم دوانە تۆ پێشتر باس لەوە کرێبێ ئەم دوانە هاوشان و هاوتەریبی یەک بن، بەڵام هێزی لۆژیک زاڵ بێ. ئایا لە نێوان دوو بەری جیاوازە ئەمانە ئایندەیان بەرەو کوێچێ لە کاتێکا کە ئەبینیت ئەوەی کە دەسەڵاتیە بۆ خۆی هێزیە ئەوش دەسەڵاتی نییە بێ هێزە، هێزەکەی تەنها خەباتی مەدەنی و یەکلاکردنەوەی قووەتی خۆیەتی لە ڕێگەی سندوقەکانی هەڵبژاردنەوە. ئەگەر باز لە مەئالات و ئەنجام بکەین من پێم وایە لە ئەنجامە تەنها هێزی لۆژیک ئەیباتەوە،
بەڵام ئەوە پێویستی بە فترەیەکی زەمەنی لەوانەیە دوور و درێژ بێ لەوانەیە هەورانە چوندشێوی تێبکە لەوانەیە پاشەکشەی تیابێ وەکو لە ئێستا ئەیبینین بەڵام هیچ کاتێک ئەو کەسانەی کە پشتیان بە هێزی لۆژیک بەستووە هیچ کاتێک پەشیمان نەبوون و هیچ کاتێکیش زەرەریان نەکردووە. ئەمە چونکە ئەبینین هەر پەیامی خۆی پەروەردگار کە بۆ ئینسان دابەزیوە پەیامی هێزی لۆژیکە، پەیامی قووەتی عەقڵە. يعني قرآن يكم جار كذا بزيو وبيغمبر صلى الله عليه وسلم لما كذا بزيو لما كذا بزيو بيغمبر هيج قوتي شي نبوه يعني كميني شي كم يجبون بلام لو خوي قوري بي فرميتو بهيزي لوجيك بحكمه بموعظه حسنه قسان لقلابك والروبرويان ببراوه لو انا لو كاتا لما كيا زور شتيشي زور بكم سير بكريكا تو برامبر او قريشه بقوته بهيزا تو بهيزي لوجيك سبكي بلام لكوتايا شي برديوه هر هيزي لوجيك برديوه چونكه اوا برنسيبي شي ثابت لجياني انسانيت ومروفاتي لبروا من پێم وایە پاشەکشەکردن لە هێزی لۆژیک غڵەتێکی گەورەیە ئەگەر هیار هێزێک تووشی ببێ لەژێر فشاری لۆژیکی هێزە. بەڵێ بێگومان یعنی ئەوە هەڵەیەکی کوشندەیە. ئەو کەسانەی کە بۆ فترەیەکی زەمەنی پێیان وایە بە هێزی بە لۆژیکی هێزی خۆیان ئەسەپێنن ئەوە تا سەر نییە. ئێمە زۆرمان بینی لە ژیانی خۆمانەکە بەم تەمەنە کورتی خۆشمان لەبەرەوە ببوورە دکتۆری تا چەند يعني أما لا فيلسوف وبيرمندەکان جێ کراوەتەوە ئەمە کە قسە کاتێ لەسەر دەسەڵاتەکەن یاخود دەسەڵاتی سیاسیە دەسەڵاتێکی خۆسەپێن لە ڕێگەی لۆژیکی هێزەوە تا چەند ئەوان قسەیان لەسەر ئەمە کردووە و ئەو بۆچوونەی بەڕێزت باست کردوتی دوجار سەرکەوتن بۆ هێزی لۆژیکە و هەروەها سنەتی حیاتی ئینسانی و ئاینیش بەتایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام کە لە سەرەتاوە چۆناتوە دواتر هێزی لۆژیک زاڵ بووە. یعنی تا چەند لای بیرمەندەکان ئەمە جێی بۆت و قسەیان لەسەر ئەم تێزە کردووە. حتما يعني ئەوە پانتاییەکی فراوانە لە لای بیرمەندان و فەیلسوفان چونکە هەر خۆی لۆژیک بریتیە لە پاراستن یاخود هوەری پاراستنی ئینسان لە هەڵە کەواتە فەیلسوفان و بیرمەندان يعني یەکەم کەسانێکن کە ئەبێ قسە لەسەر ئەو بابەتە بکەن چونکە ئەوان دروستە ئەوان يعني ئەوان قسە لەسەر پاراستنی عقلی ئینسان ئەکەن لە هەڵات چونکە ئینسان دوجار هەموو سلوک وەڵچ و کەوتێکی ڕنگدانەوەی عقل و بیرروبۆچوون و بیرروباوەڕێتی تۆ کاتێک کە بیرروباوە ڕوبۆچوونێکی ساغ و سەلیمن نەبێت کەواتە هەڵچ و کەوتەکەش هەڵچ و کەوتێکی هەڵە و دوجار خراپ دەرەچێ لەبەر ئەوە تنانا للقرآن مسألة مصطلح القرآن كان سنبا دقيقي يعني كباز لعقل إنسان أكا بنهية ناوي أبا لأولي النهى جمعي نهية ألان بوي عقل إنسان ناون راو نهية چونك نهي أكا أي باريزي لويكا خرابنكا كواتا همو كاتك عقلي سليم بیرکردنەوەیکی سەلیمی ئەبێ و هەڵسوکەوتێکی دروست و سەلیمیش ئەبەخشێ بە کەسەکە. بەدیوێکی کا پرسیارەکەت لێکەمەوە یعنی ئێمە باسی فەیلسوفان و بیرمەندانمان کرد و پرسیارم لە بەڕێز کرد تا چەند یعنی پێویستە ئەو مامەڵەی لە کوردستان ناکرێەوە هێزی لۆژیک و تەنانەت لۆژیکی هێز کە ئەم دوانە ئەبێت تەوفیق لە نێوانیان بکرێت تا چەند پێویستە عقلی بیرمەندەکان و ئینسانە دانا و ژیرەکان لە پشتیەوە ئیشکا بۆ ئەوی بتوانن بە شێوەیەکی هاوسەنگ هاوتەری بەشانی یەکا بڕۆن. بەڵێ ئەوە گەیمە کوردستان وڵاتێکی پێشکەوتوو بووایە وەکو وڵاتانی دنیا پێویستیمان بە کۆمەڵێک دامەزراوەی گرنگ هەبوو کە خەڵکی بیرمەند لە پشتیەوە تەنزیری سیاسی تەنزیری فکری تەنزینی کۆمەڵایەتی بکا بۆ ئەو دەسەڵاتانەی کە هەیە یعنی دەسەڵاتێکی سیاسی کە لە وڵاتێکایە ئەگەر پشت نەبەستێ بە بیری بیرمەندان حتمما ئەکەوێتە ئەو هەڵانەی کە ئێستا لە کوردستانە تێکەوتووە یعنی ئەگەر خەڵکانێکی بیرمەندی عاقلی دانا لە پشتی ئەو هێزە سیاسیانەوە تەوجیهیان بکەن کۆمەڵێک یعنی وەکوڵە ئیستیشارەی عاقڵمەندانیان پێ بدەن هەر بۆمانەوەی خۆیان نابێ ئەوە بکەن یعنی زۆرێک لە دیکتاتۆرەکانی دنیا ئەگەر تەنانەت لەبەر خاتریمانەوەی خۆشیان بووە ئەوایە هەندی هەڵی کوشندە هەیە نەیان کردایە لە ژیانیانە لە وڵاتی ئێمە مەسەلەن زاڵکردنی قووەت يعني زیندوکردنەوە سەر لە نوێجارێکی تر دوای 20 ئەوەندە ساڵە هێزی میلیشیایی لە ناو کوردستانە زیندوکەیتەوە چێ لە دوای جارە زەرەر ئەکا هەر ئەو دەسەڵاتە سیاسی کە ئێستا هەیە وا ئەکا کە خەڵکانێک وا بیر بکەنەوە قەناعەتی وایان بۆ دروست ببێ کە ئەگەر ئەوانیش هێزیان نەوێ ناتوانن هیچ بکەن کەواتە تۆ بخۆ خۆت دوژمنت بۆ خۆت دروست کرد ئێدەی وەرە بە منطقی قووەتەوە بە قووەتی منطقەوە تۆ ئیش بکە هێزەکانی بەرامبەرت خەڵک گواتێ بگەێنە کە من بەو شێوەیە هەڵسو کەوت ئەەکەم ئێوەش ئەگەر هاتوو بەو شێوە لۆژیکی هەڵسو کەوتتان کرد وەکو منە بن کەواتە لە دوجارە ئەوە هەڵکەندنی گۆڕە بۆ ئەو هێزانەی کەەوە خۆیان ئەو
هینە خۆڵقان بوو. بەڵێ کاکشوان ئەوەی کە دکتۆر باس کرد ئایا فەقیهەکانی بواری سیاست یاخود لە سیاست تا شتێکەوتی سیاست فەنی ممکنەیە هوەرێکە چۆنڵی هوەری بەڕێوەبردن ئەو زۆر جا تاکتیکی شەیانی تاکتیک سیاست بەڕێوە ئەبا سیاسی ئیدارەدانی سیاست بە شێوەیەکی تاکتیکیە. ئایا ئەگەر ئێمە بەکار بهێنین بۆ هێزی لۆژیک و لۆژیکی هێز تا چەند ئەمە بۆ خۆی کاریگەری لەسەر بەڕێوەبردنی سیاستێکە یاخود سیاستێک بە نادروست وێ ناکات. ئێمە ینی کە سەیری کۆمەڵگەکانەکەین ئەو کۆمەلگانەی کە هێزی لۆژیک تیانە ینی بەڕێوە ئەبرێت هەمیشە حکوومەت و خەڵک یەک دەستن ینی حکوومەتەکان هەمیشە بەهێزن حکوومەتەکان هەمیشە ینی وەکەڵێ هەست بەهێزی خۆیانەکەن و لە سەردانانەوێنن بۆ منطقی هێزی نەیارەکانیان. بەڵام بە پێچەوانەوە ئەوانەی کە هەمیشە وا خۆیان نیشانەدەن کە زۆر قارەمانن خاوەنی هێزن خاوەنی میلیشیان ئێمە بینین لە بەرانبەر هێزە دەرەکیەکانەوە نەیارەکانیان نەیاری وڵاتەکانیان نەیاری کۆمەڵگەکانیانە زۆر زەلیل و ینی وەکەڵێ سەرشۆڕ و بێدەسەڵاتن. بۆ هەرێمی کوردستانیش ڕاستە ئەوەی جا ئێمە لە هەرێمی کوردستانەوە ئێمە 27 ساڵە گرفتاری ئەو جۆرە ینی ئەو جۆرە مەنتیقین ینی ئێمە بینین ئەو دەسەڵاتی کە هەمانە وەکەڵێ بە هەموو زوڵم و زۆرێک ینی ڕەوا بینێ بەرانبەر بە خەڵکی کوردستان بەڵام کاتێک ڕوبەڕووی ینی هێزێکی دەرەکێ بێتەوە ینی زۆر بێهێزانە مامەڵەکە. بەڵێ ینی ئەوە زۆر وازێ بە بڕای تۆ ینی ئایندەی ئەمە بەرەو کوێچی ئێمە بەرەو مەترسیە بە ئێمە یعنی بینیمان لە باسی هەڵبژارنەکانی 12 ئایاری ڕابردوومان کرد یای لەو هەڵبژاردنا هەموو تەنانە ئەو هێزانەشی کە دەسەڵات یانی هەر یەکە و زۆنی خۆی زۆنەکەی بەرامبەری تۆمەتبارە کرد بەوەی کە ئەمە ساختەچی و ساختەکاری تیاوە ساختەکاری کراوە لە دەرەنجامی هەڵبژاردنەکانە ینی هەردوو لە هێزە دەسەڵاتدارەکان ئەمە بۆ خۆی بوونی هەبوو بەڵام دوجارە بین کاتێک کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەرەنجامەکان ڕاگەیەنێ پێشتر کۆمەڵێک هەنگاوی دڵخۆشکەری ناکە بڕیار هەموو سندوقەکان هەڵبژاردنەکان بە ڕێگەی جیاکردنەوەی دەستی جیا بکرێتەوە و ئەنجامە ڕاستیەکان ڕابگەێنێ بەڵام بە هەندێک لە هەندێک ڕێکەوتن و دانیشتن و کۆبوونەوەی تایبەتە ئەمە کۆتایی پێهێنرا. ئەمە ئایندەی عێراق و ئایندەی هەرێمی کوردستان و پێکەوە ژیانی ئاشتیانە بەرەو چ ئاقارێکە بە ئەخر ئەوەیە کە هێزی لۆژیک لە وڵاتە ینی وەکەڵێ بەرقەرار نەبوو و وڵات بە دەستوری و بە شەفافی نەڕۆشت بەڕێوە بێگومان ینی بەرەنجامەکانی هەر بەو شێوەیە ئەبێ. ئێمە وەکەوەی کە بە شێوەی نافەرمی پێمان گەیشتووە و بینی ومانە ئەو وێستگانەی لە هەرێمی کوردستانە ژمارنەوەی دەستی بۆ کراوە هێزی وا هەبووە بەسەن وێستگەی وا هەبووە هێزێک خاوەنی 106 دەنگ بووە لەو وێستگەیە دواتر ینی بووە بە خاوەنی 16 دەنگ. یعنی من پێم سەیرە دوای ئەو ژماردنەوەیە لە هەرێمی کوردستانە کە لە هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستانە ینی لە هەر بنکەیەکە کە لە هەر وێستگەیەکە ژماردنەوەی دەستی کرابێ ینی تەزویر دەرکەوتووە بە ئاشکرا ینی جێگەی سەر سوڕمانە کە کۆمیسیۆن ینی پلەی پاکی و بێگەردیەدا بە کۆمیسیۆنە گەێنێتە ئەو قەناعەتی کە بەیان نامەیەک دەرکات و لە بەیان نامەیەکە بڵێ ئەنجامەکان و خۆی ڕاگەێنرێتەوە ئەوسانەوە توانین بڵێن لۆژیکی هێز کاریگەریە بێگومان لۆژیکی هێز ینی کاریگەری هەیە لە عێراقە ئێمە ئەبینین کاتێک ینی باسی ئەوە کرا داوای ئەوە کرا کە بژاردنەوەی دەستی بکرێ بۆ دەنگەکان هەندێ هێزی خاوەن میلیشیە لە خوارەوە حەشتی شعبی ئەوانەی کە خاوەنی میلیشیان ینی هەڕەشێوەیان نەکرد کە ئێمە قبوڵی ناکەین شتیوە بۆ چونکە دیارە یعنی ئەوانە سەرپەرشتی و تەزویرەیان کردووە وەکو کاک دکتۆریش ینی باسی کرد ینی لە ڕاستیەکەیە لە ڕاستیە هەر کۆمەڵگەیەک کە مەدەنیەت و دیموکراتیەت و هێزی لۆژیک زاڵ بێ بەسەریا ئەو کۆمەڵگەیەکی بەهێزە بێ و ئەبێتە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پێشە ڕوە بەڵام ئەو کۆمەلگانەی کە بە پێچەوانەی ئەوەن بە تایبەت لەم منتیقەیە ئێمە دەیان
ینی حاکمی زۆر بەهێز دەسەڵاتیان لە دەستا بووە ئێستا لە ژێر خاکان ئێستا ینی بوون بە بەشێک لە مێژوو یعنی ئەبوو ئەم حاکم عیبرەت لەوانەی ڕابردوو وەرناگیری بەداخەوە بەتایبەت لەم عێراقی ئێمە ئەگەر عیبرەت وەربگیرایە لە ڕژێمی مەلەکی چۆن کوژرا عەبدولکەریم قاسم يعني عبد السلام عارف هەموو مەم سەرۆکە بەهێزانە سەدام حسین کە لە هەمویان بەهێزتر بوو چارەنووسیان بۆ کوێ چوو ینی بەداخەوە ینی ئەم دەسەڵاتدارانە بیرێک لە ڕابردوو ناکەنەوە عیبرەتێک لە ڕابردوو وەرناگرن. بەڵێ سپاس کاکشوان دکتۆر ئیسماعیل تۆ باسی ئەمریکات کرد باسی ئەوە کرد کەوتت هێزی لۆژیک باڵایەتە بێگومان لە ئەمریکا کۆمەڵە فەیلسوف و بیرمەند هەیە و خەڵکی ڕەخنەگریش تەنانایە بیریان بووەکەنەوەەوە سیاسەتی وڵاتە داڕژە تەنانە ئێستا ئەو سیاسەتەی ترامپ کە پەیڕەویەکە لە بەرامبەر عالەمە بەتابەتی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستەوە ئەو وڵاتانەی کە خۆی نەیارەتی بە بەشێکی زۆر ڕاوێژکارەکانی و خەڵکی بە حسابی خۆی عاقڵمەند و ژیر ئێنێ دیالۆکی لەگەڵاکەوە ڕاوێژی پێیەکە. بەڵام بۆچی ئایا ئەوەی کە لە هەرێمی کوردستان و عێراقا بینیمان بە بەرچاوی ئەمریکاوە کە هێزێکی گەورەی ناوچەکەیە بە ئەنجامی هەڵبژاردنەکانەوە کرا ئەم هێزە دێت بێدەنگی لێکاوە دوجار ئەوەشی کە باسەکەی لە پشتی چارەسەرکردنی و مەعالەجەکردنی ئەو ڕەخنەیەوە کە هێزە نەیارەکان ئەیان گر لە هێزە دەسەڵاتدارەکان لەو ساختەکاری و تەزویرەی کە کراوە ئەو لە پشتیوێتی دێت چارەسەریەکات وڵێ ئەنجامەکان ئەبێ وەکو خۆی ڕابگەێنرێتەوە یعنی بۆ ئەم هێزە بۆ ناوخۆی وە خۆی وایە بەڵام بۆ دێت لە شوێنەکە ستەم لە میلەتانی ترکی ڕازیە بێپی مەڵە بێگومان ئەو پەیوەندیانەی کە لە نێوان پەیوەندی دەولی وڵاتە زلهێزەکان یاخود ئەو ڕێکخەرەی کە لە پەیوەندی وڵاتان ڕێک ئەخا بریتیە لە مەساڵح ڕێکخەری هەموو پەیوەندیە نێودەوڵەتیەکانە ئێستا بەرژەوەندی وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا لەوەدایە کە لەگەڵ دەرەوەی خۆی بەو شێوەیە مامەڵە بکە ئەگەرچی لە ناو خۆیان کۆمەڵک بەهاو کۆمەڵک قیەمی تری هەڵگرت بێ لەبەر ئەوە پاراستنی بەرژەوەندی ئەمریکا لە پێشترە بۆ ئەوان لە پاراستنی خوێنی ئینسانێک و دەنگی ئینسانێک و ژیانی ئینسانێک لە وڵاتێکی ئێمەیە خۆی ئەوە دوو فاقیەکەیە لە پەیامی ئینسان پەیامی خۆی گەورە کاتێکێت بۆ هەموو مرۆڤایەتی وەکو یەک وایە بەڵام کاتێک کە ئینسان پەیامێک بۆ خۆیدا ئەڕێژێ نەهجێک بۆ ژیانی خۆیدا ئەنێ بەرژەوەندی تایبەتی خۆی و کۆمەلگاکەی خۆی و وڵاتەکەی خۆی لە بەرچاوەگرێ ئەگەر وڵاتێکی تری بەسەلەن وەکو سووریا 8 ساڵ خەڵکی تیا بەهاڕێ بەلایەوە زۆر ئاساییەوە بە خەیاڵیانە بەمەرجێک بەرژەوەندەکانی خۆی پارێزراوە بێ جا وڵاتێکی وەکو ئەمریکاش ئەو هەر نەکرد ئەمریکا زۆربەی ئەو وڵاتانی کە ئێمە پێیانەڵێن وڵاتی پێشکەوت و دیموکراتی خواز هەر بە هەمان منطق ئیش ئەکەن بە منطقی دووفاقی ئەوەی کە پەیامەکانی ناو خۆیان چەمکەکانی لای خۆیان بە شێوەیەک جێبەجێەکەن بەڵام لەگەڵ غێری خۆیانە بە شێوەیەکی تر جێبەجێەکەن ئەوە ناحاڵیبوون و ناشارەزایی خەڵکی شەرق و ڕۆژهەڵاتی ئێمەیە کە ئێمە بەو شێوەیە هەڵسوکەوت دەکەین ببینە بەرداشتی دەستی ئەوان یاخود ببینە قوربانی بەرژەوەندەکانی ئەوە بڕۆی تو ئەم دەرەنجامانە کە ئێمەی بین بۆ من لە سندوقەکانی دەنگدان و نەتیجەکانەکە ڕاگەێنراوە یعنی بژاردەی یاخود بەدیلی هێزەکان هەر پێدانەوەی ئومێدە بە خەڵکی و بەردەوامبوونە لەو خەباتە مەدەنیە بۆ بەردەوامبوون و بەرهەمهێنانەوەی هێزی لۆژیک یاخوتەوێ بژاردەی تر بیر لێ بکەنەوە لە کاتێکا کە بەرامبەرەکە گوێ لە هێزی لۆژیک نەگرێت یعنی تۆ وەکو ڕەخنەگرێەوە یا وەک ئەکادیمیەک ڕاتچیە لەسەرەوە پێویستە ئەو هێزانە چی بکەن بەردەوام بن ئومێد بەخشنەوە من بیر لە بژاردەی تازە پێم وایە بێ هەر بەردەوام بن هەر ئومێدیان ببێ چونکە هەر خۆی لۆژیک پێمان ئەڵێ کە ئەم هێزانە ناتوانن ئاوا بەردەوام بن بەڵام لەوانەیە خەڵکێک مەسەلەن تووشی ناومێدی تووشی تەراجوع ببێ ئەمان سەبر بگرن لەسەر ئەو حاڵەتەی کە هەیە چونکە لە کۆتاییە هەر ئەو لۆژیکە ئەیباتەوە هەر ئەوەش سەر ئەکەوێ ئێمە بەدیلی ترمان نییە بۆ ئەوە یعنی تۆ ئەگەر بیر لە بەوە بکەیتەوە کە بەرامبەر ئەو لۆژیکی هێزە تۆش هێزێکی ترت هەبێ بەکاری بهێنی ئەوە بینی فەوزایەک دروست ئەبێ لەوانەیە حاڵەتێکی نەخوازراوی خراپتر لەوەی ئێستا شەڕی ئەهلی جێگرەوەتی شەڕی ئەهلی خراپترە لەو دۆخی کە ئێستا هەیە لەبەرەوە بەڕاستی یعنی ئەبێ خەڵکیش ئەو وعی بۆ دروست ببێ کە ئەو هێزی لۆژیکە پەیڕەو بکەن لە ژیانیانە کۆمەڵک هێز بهێن نەپێشەوە کە ئەوە بەرنامەی ژیانیان بە منتیقەی تۆ باسیەکەی کەواتە ئەم هێزە مەدەنیانە کە هێزی بێچەک و هێزێکن وەکوڵە میلیشیایان یاخود هێزێک نییە پارێزگاریان لێ بکات تەنها بڕۆیان بە هەڵبژاردنەکان و ململانەی سیاسی هەیە کەواتە ئەمانە هاوسەنگی دروستەکەنەوە لە هەرێمی کوردستان بۆ دەستەبەرکردنی ئارامی و ئاسایشی خەڵک ئەگەر ئەمانە خاوەنی هێز بن
زۆر جار لەوانەیە ململانیەکان تووشی بەریەکەوتنەوە هەروە دروستبوونی حاڵەتی نەخوازراو بێت. بەڵێ ئێمە لە ڕابردووە بینیمان شەڕی ناوخۆ شەڕی براکوژی کاتێک کە دروست بوو لە ئەنجامی چیا بوو؟ لە ئەنجامی بوونی دوو هێزی نزیک لە یەک و هاوسەنگی یەک بوو کە هەردووچیان قووەتیان هەبوو هەردووچیان دەسەڵات و چەکیان هەبوو. بەڵام لە دوای کۆتایی پێهاتنی شەڕی ناوخۆ هاتنە ئارای ئەم قۆناغا کۆمەڵێک هێزی مەدەنی خاوەن لۆژیکی ئاوا کە دروست بوون ئەمانە پارسەنگی مانەوەی ئاشتی کۆمەڵایەتی کاتە دیسانەوەم هێزانە دەستەبەری ئاشتی و ئەگەر کەمیش بن ئەگەر زوڵمیشیان لێ بکرێ دان بە خۆیان دابگرن هەر ئەوان پارسەنگی ئاشتی کۆمەڵایەتی لە کوردستانە چونکە ئەگەر بەو منتیقی قووەتە ئەوانی هەڵسوکەوت بکەن دیسانەوە گەڕۆینەوە بۆ دەوامی شەڕی ناوخۆ شەڕی براکوژی کە ماڵوێرانێکی زۆری بەسەر خەڵکی کوردستانە هێنا. بەڵێ کاکشوان و پرسیارە بۆ بەڕێزیشی ینی ئەم هێزانە تا چەند هێزە مەدەنیەکان بە تایبەتی ئەوانەی کە ئێستا زۆربیان ناڕازین ینی ئەو 4 بۆ 5 هێزە ناڕازین لە ئەنجامی هەڵبژارنەکان لە هەرێمی کوردستان کە کرا و یعنی بە بەڵگەشەوە ئیسلمێن بەشێکی زۆری بەراوردی دەنگە ئەلکترۆنیەکە و دەنگە دەستیەکانەکەن کە وەکو خۆش نمونەیەکی زۆر زەخی گەورە تێنایەوە لە وەڵامی پێشرا. یعنی تا چەند ئەمانە مایەی دەستەبەرکردنی ئاشتی کۆمەڵایەتین لە هەرێمی کوردستانە کە هێزگەلێکن بڕوایان بە لۆژیکەیەوە وەکو دکتۆر تعریفەکەی کرد یعنی دووربوون لە هەڵە لە سیاستکردن و لە بیرکردنەوە و لە ڕکابەری و ململانێ لەگەڵ هێزەکانی بەرامبەریاندا. خۆی هێزی لۆژیک وەکو زۆر باسمان کرد ینی هێزی بەسم هاوسەنگکردنەوەی ئەم نێوان ئەم دوانەیە لە هەرێمی کوردستان خاوەنی فکر خاوەنی منطق خاوەنی یاسا و هاوسەنگی لە ناو کۆمەڵگا خاوەنی فکرێکە مافی هاوڵاتی بوونی تیا بپارێزێ خاوەنی فکرێکە دەسەودەستی دەسەڵاتی تیا بکرێ بە ئاشتیانەوە لە یەک جملا کورتی بکەینەوە خاوەنی لۆژیکێکە دادگەری کۆمەڵایەتی بە هەموو مەوداکانیەوە و بە هەموو ماناکانیەوە بچەسپێنێت. ئەم هێزە داوای ئەمە ئەکا بەدیلی ئەمەش بەڕاستی وەکو کاک دکتۆر باسی کرد فەوزایە. ئێمە ینی با وەکەڵێ خاڵێکی مژدەبەخش بین بە خەڵکی خۆمان ئەگەر بڕۆین بۆ نمونەیەکی ئەدەبی بێنینەوە ینی لە ئەدەبی کوردیە لەوانەیە لە سەردەمی خانەیە کە ینی نووسەری مەموزینە لەوانەیە ئەو میرەی لە سەردەمی ئەوە نازان میر سولێمان بووە کێ حکمی منتیقەی بۆتانی کردووە لەوانەیە بە هەزاران کەس لە بەردەمی کۆشکەکەیە کۆبوو بێتەوە و نانی خوارد بێ و ئەحمەدی خانیش ینی مەلایەکی لەوانەیە بە هەزار حاڵ توانی بێتی بژی بەڵام ئێستا سولێمان بەگ لەکوێیە و ئەحمەدی خانی لەکوێیە یعنی ئەوەی کە ماوەتەوە لە مێژووی ئەدەبی کوردیە و چەسپیوە و شانازیەکی مێژوویە بۆ کورد ئەحمەدی خانەیە نەک ئەو هێزەکەی مەسەن سولێمان پاشا. ڕاستە جا ئەمە لە عالەمی سیاسەتیشە هەروایە دوجار سەربەرزی بۆ ئەوانە ئەمێنێتەوە کە بە هێزی لۆژیک ینی ڕووبەڕووی لۆژیکی هێزە بنەوە. بەڵێ کاکشوان من ماوەی بەرنامەکەم زۆری نەماوەمێ وەکو دو پرسیار لە بەڕێستیکەم ئێستا ئێمە بەرەو هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستانە ڕوین کە بڕیارە لەسی نوێی داهاتووە بکرێت یعنی چۆن خەڵک ئومێد بدرێتەوە بە خەڵک کە دەرەنجامی دەنگەکانی ئابە و شێوەی لێ هاتووە ئێستا بەردەوام بێ بەوەی کە دیسانەوەی هێزی لۆژیک بە شێوازێکی نوێتر بەرهەم بێنێتەوە و بەردەوام بێ بەوەی بڕوا بەشداری لە هەڵبژارن کە و سارد نەبێتەوە و سندوقەکانی دەنگدان پڕکەن لەو دەنگە ناڕازیانەی کە لە هەڵبژارنەکانی ڕابردووە ئەستەمیان لێ کراوە. ئێمە ئێستا بە شێوەی ڕەها ناتوانین بڵێن کە لە هەڵبژاردننی داهاتووە تەزویر ناکرێ. لە ساڵی 92 تاکو ئێستا ئێمە دەست و پەنجە نەرمەکەین لەگەڵ تەزویری ئەم دوو لایەنە بەڵام با سیر بکەین لە ساڵی 92 ئایا خەڵکی کوردستان لە ساڵی 92 بە شێوەیە کە گەر دروست بێ بڵێم تا ئاستی پەرستن ینی ئەو دوو حیزبەی پشتیوانی لەو دوو حیزبە کردووە بەڵام ئێستا ئێمە بینین ینی حیزبێکیان خەریکە پارچە پارچە ئەبێ و حیزبێکی تریان ینی وەک ئەڵێ هیچ کەسێدانی خێری پیانانێ لە هەرێمی کوردستانە ینی ئەوەی کە بە تەزویر ئەیکات
ینی هەموو دنیا گاڵتەی پێەکە لەبەرەوە ئێمە بێ بزانین ینی ئەمانە هاوکێشەیەکی نێودەوڵەتی ڕایگرتوون لەم ناوچەیە بۆی هەیە ئەو هاوکێشە نێودەوڵەتیە وەکو بینی ومانە ینی لە جاری وا هەیە لە ماوەی چەند مانگێکە هاوکێشەکان 180 پلە پێچەوانە ئەبنەوە سەدام حسێن کە شەڕی لە بری هەموو غەرب شەڕی 8 ساڵەی کرد لە دژی ئێران ئەوە بوو لە ماوەی چەند سەعاتێکە کە ڕۆیشتە کوێیت هەموو دنیا لەسەری کۆبوونەوە و ئەو کاریان بەسەرهێنا کە بەسەریان لەبەرەوە ینی ئەمانەی هەرێمی کوردستانیش لەوانەیە وەکەڵێ پۆستێکی پاسەوانی کۆمپانیەکانی نەوتیان پێدرابێ بۆی هەیە لە 24 سەعاتە بۆی هەیە لە قۆناغێکی زۆر نزیکە ئەم معادلەیە پێچەوانە بێتەوە قوڵ بێتەوە بەسەریانە بەڵام ئەوانەی کە ینی موژدە بێ بۆ ئەوانەی کە خاوەنی هێزی لۆژیکن سەرکەوتن هەر ئەبێ بۆ ئەوان بێ بەڵێ سپاس کاکشوان دکتۆر ئیسماعیل ئومێد بەخشینەوە بۆ هێزی لۆژیک چۆنە لە هەرێمی کوردستان کە ئێمە هەڵبژاردنێکی تری چارەنووساس لە بەردەممانەیە بەڵام هێشتا بریندارین بە هەڵبژاردنەکانی ڕابردوو و بەشێک لە هێزەکان دەرەنجامەکان ڕەتەکەنەوە هەتاوەکو ئەم چرکە ساتە و لەوانەیە قسە لەسەرەوە شەک بکرێت و ئەگەرێکی بە هێزە هەڵبژاردنەکانیش دوا بخرێت بەڵام ئەی ئومێد چۆنە درێتەوە بە هێزی لۆژیک لە هەرێمی کوردستان کە چەند هێزێکی سیاسین و نیگەران و دەرەنجامی هەڵبژاردنەکان بە شێوەیەکی ڕەها ڕەتەکەنەوە مەڵە ئومێد ئەوەیە کە ئینسان هەستی کرد لەسەر حەقا زانی ئەوەی کە ئەو پێیەتی قووەتی لۆژیکە ئەو لەسەر حەقا ئەگەر بە تاقی تەنیاش بێ لە ژیانیا ئەبێ سوور بێ لەسەر ئەو هەڵوێستەی کە هەیەی ینی من پێم وایە ئەگەر لە کوردستانە تاکەیەک کەس هەبێ ناڕازی بێ و لەسەر حەق بێ ئەو کەسە پێویستە بچێتە سەر سندوقی دەنگدان و پێویستە دەنگە ناڕازیەکەی خۆی هەر دەربڕێ لەبەر ئەوە نابێ خەڵک بەوە سار بێتەوە بڵێ ئەوە من لەم قۆناغەیە ئەگەر زۆڵم کراوە زوڵمەکە چۆتە سەر ئەگەر من بێدەنگ بم یان هاوار بکەم ئەو زوڵمە هەر وجودی هەیە نە ئینسان لە کاتێکا کە زوڵم هەیە ئەبێ بڵێ زوڵم هەیە لە کاتێکا لەسەر حەق بوو ئەبێ بڵێ من لەسەر حەقم ئەگەر بە تاقی تەنیاش بێ بینین زۆرێک لە مێژووە حاڵەتی لەو بابەتەمان بینیوە لەلایەن پێغەمبەرانەوە صلی الله علیه و سلم بینیومانە حەزرەتی موسا بە تاقی تەنیا بوو چۆ بەرامبەر فیرعون وەستا ئەگەر ئێمە لە ڕووی منطقیەوە لێکی بینەوە بۆ منطقی ئێستا بیری لێ بکەینەوە بۆیە موسا دانیشتایە هەر سەری کەس کردایە قسەی نەکردایە بەرامبەر ئەو هەموو عنعنە و تەنتەنەی کە فیرعون هەیبوو بەڵام لەبەرەوەی موسا لەسەر حەق بوو و بەردەوامیش بوو لەسەر وتنی حەقەکەی لە کۆتایی هەر موسا سەرکەوت لەبەرەوە ئەوە شتێک نییە پێ بڵێ ئومێدێکی زائیف و یاخود بڵێن بڵقی سەر ئاو بێ ببەخشیتەوە بە خەڵک نە ئەبێ خەڵک خۆی ئەو قەناعەتەی بۆ دروست ببێ ئەوەی کە پێی وایە لەسەر حەقە بەردەوامێ لەسەرەوە حەق وتنەی ئەوەی کە پشتگیری ناحەقە ڕۆژێک هەریە پشتی ئەو ناحەقە بەردە قوڵەکەی پاڵمەری بێت بێگومان یعنی بێگومانە بێ چونکەوە هەر لۆژیکی ژیان ئەومان پێڵێ ئەو قووەتی لۆژیکەی کە ئێمە قسەی پێکەین پێمان ئەڵێ کە حەق ئەبێ هەر بوترێ ئەگەر بە تەنیاش بی بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ئیسماعیل سید ئیبراهیم بەرزنجی مامۆسای زانکۆ و توێژەری ڕەخنەیی سپاس بۆ کاکشوان هەورامی نووسەر و ڕۆژنامەنووس کە ئامادەبوون لە بەرنامەی گفتوگۆی کەناڵی ئەسمانی پەیام سپاس بۆ ئامادەبوونتان بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شەوەیاتمە کۆتایی گفتوگۆی ئەم جارە تا گفتوگۆیەکی تر و قسەکردن لەسەر باسێکی تری فکری و سیاسی بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک